بسم الله الرحمن الرحيم. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين، إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين. اقتلوا يوسف أو اطرحوه أرضا يخل لكم وجه أبيكم وتكونوا من بعده قوما صالحين. قال قائل منهم لا تقتلوا يوسف وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين. قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون. أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون. قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون. قالوا لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذا لخاسرون. فلما ذهبوا به وأجمعوا أن يجعلوه في غيابة الجب وأوحينا إليه لتنبئنهم بأمرهم هذا وهم لا يشعرون. وجاءوا أباهم عشاء يبكون. قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا
فصبر جميل والله المستعان على ما تصفون صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قبوڵ بکات و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە ئینشاءالله. عەزیزان و خۆشەویستان، لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین لەگەڵ میوانێکی ئەزیز لە خزمەتانداین. ئەویش مامۆستا ئامەدە لە شاری دهۆکەوە تەشریفی هێناوە بۆ بەرنامەی سەدای زێڕین. یاخوا بەخێر بێت، ماڵی ئاوا بێ، سوپاسی ئەەکەین خوای گەورە مۆفەقی کا سەربەرز بێ ئینشاءالله. خۆشەویستان و بەڕێزان، ئەمێ ئاماژە بۆ بکەم کە لە بەرنامەکانی سەدای زێڕینەوە کۆمەڵێک برای ئەزیز و خۆشەویست لە ڕووە هونەرێکەیەوە لەگەڵمان زۆر ماندوو بوون. داواکارم لە خوای تەعالا بخاتە بەرجەزای قیامەتیان ئینشاءالله و پاداشتی خێریان بداتەوە و ئەم ماندووبوونەیان بۆ حسێب بکات و بیکا بە پاداشتێکی گەورە و ئینشاءالله پاداشتەکەی لە ڕۆژێکا وەربگرنەوە کە زۆرمان پێویستە. بەرنامەی سەدای زێڕین تایبەتە بە کۆمەڵێک قورئان خوێنی بەڕێزی هەرێمی کوردستان، هەم ئەو بەڕێزانەی کە سەوتیان خۆشە و سەدایان زێڕینە و ئەدای قورئانیان جوانە، هەم ئەو خۆشەویستانەی کە حافیظ القورئانن و قورئانیان لەبەرە، هەم ئەو ئەزیزانەی کە لە مزگەوتەکاندا ڕەنگە قاری قورئان نەبن بە شێوەیەکی فەرمی، بەڵام پێشنوێژن لە مزگەوتەکانە پێشنوێژی ئەەکەن، دوجار ئەوانیش دەنجیان خۆشە. ئێمە لەم بەرنامەیەوە لە خزمەتیاندا بووین بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان. و لەم بەرنامەیەوە بەڕاستی ئێمە کۆمەڵێک شار و شارۆچکە گەڕاوین. ئەمانوێ ئەوە بڵین کە زۆر داوای لێبوردن لەو بەڕێزانە ئەەکەین کە پێمان نەزانیوە دەنجیان خۆشە، سەدایان زێڕینە. داوای لێبوردن لەو قاریئە بەڕێزانە ئەەکەین کە ئەگەر وەکو خۆی مافی بەرنامەکەمان پێنەدابێ، کاتمان پێنەدابێ، میوانێکی ئەزیز لە بەرنامەکەمانەوە وەکو خۆی نەیتوانی بێ پەیامەکەی بگێنێ، بۆ هەموو ئەمە داوای لێبوردنەکەین. دوجار ئێمەش بە حکمی ئەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و ڕۆژووی تیادا ئەگیرێ و ماندووبوونێکی زیاتر وەک لە پێش مانگی ڕەمەزان و دوای مانگی ڕەمەزان ڕوبەڕووی ستاف و کارمەندان و تەنانەت بەندەش ئەبێتەوە لە بەڕێوەچوونی ئەم بەرنامەیە. ئەوەنداڵێن خوای گەورە ئینشاءالله مۆفەقمان بکە و عاقبەتمان خێر بکە، ئیستیقامەمان پێ ببەخشێ، خۆڕاگر بین لەسەرەوەی کە لە ساڵانی داهاتوو و لە وەرزەکانی داهاتووی بەرنامەی سەدای زێڕین بەردەوامی ئەم بەرنامەیە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بەردەوام بێ. ئەچینە لای میوانە بەڕێزەکەمان مامۆستا ئامەد بەخێرێنین بۆ بەرنامەی سەدای زێڕین. مامۆستا ئامەد بەخێر بێن. زۆر سوپاس سەیدا عەزیز، چ حالە؟ حالەتە باشە ئینشاءالله؟ الحمدلله سيدة، خذ استرازي ان شاء الله. موفق ئینشاءالله. بارك الله مستيقظ. چێ ناوی لە ناوی ئامەد؟ والله هر ديكو باوكم نظن يعني اصلا نظن تخصيص كاديكو من بوم بس هر وانا داني نازانی کامیانە؟ نا الله لێت نەپرسیون؟ والله نا. باشە، ئامەد کێ؟ اكرم عمر. ئامەد ئەکرەم عومەر. بله. تەوەلودت کەیە سەیدای عەزیز؟ مريضة سيدة 2002 سي حوت. ما شاء الله. بله. 2002 بله. سي حوت. بله. موفق بی ئینشاءالله. بارك الله. ئێستا خوێندکاری قوتابیت چکارەی؟ دقيقة سيدة اس طلبة كلية إسلامية السليمانية قسم دراسات مرحلة هيك. مرحلة هيك. بله. ما شاء الله ما شاء الله. الحمد موفق لله. بی ئینشاءالله. بارك الله. چۆن بوو هاتیتە سلێمانی بۆ خوێندن؟ والله سيدة الدست بيك تقريبا بري 4 سال بو من حس كده سهرت نف شو بجين قرآن دو كار ديني دو، يعني نيتك هنا بو من بكتوقف بو أم إسلامه. الحمد لله. الحمد لله. إن جاء لدهوك نرغص بهم يعني أو يشبك أمو
يعني پەرە بە خۆ بدەم و ینی چۆ بێژە خۆ پێش بخەم دهۆکێدا بەڵێ گەلێک هەوڵ مەدەم ئەوە سەیدا ئەکرەم تەواان بەڵێ بەڵێ مە گەلێک هەوڵدەم من گەلێک خۆوەستان الحەمد لە حتا ڕۆدایکی ئەس پێ گەشتم و مۆستۆێت من گەلێک گەل وەستیان و ماندی بوون بەس دهۆکێ ئەو شتێ مزیوە دەست من نەکرد یعنی وەک ڕۆی خواندنێ بە گەلێکی پۆشکەفتیەوە چاول سلێمانی و هەولێرێ خۆی مەشهورە سلێمانی و هەولێرە بخواندنە بە علمی شکەڤندا مژی هەوڵ گەلا دەست من نەهات ئەو بۆ خۆی تەعالەکە ڕست بمە فێرە و كلية دراسة بماريتن قسم إسلامي و الحمد لله طلبي حجري جيمة ما شاء الله حجري أسبوعين ما شاء الله بلى كتخرج زكاي دبي إمام وخطيب بلى إن شاء الله لدهوك بإذن خو بو بيدكني والله كمك قرص على دوق بإمام وخطيب شرط الشروط زوريها شرط الشروط زراست قر حق بيش بي مثلا حق بيجي هذا الناضج يكسر أرخذ بنات طيب خيني أرى والله دارتك ما قال لي رقم ممكن موفق إن شاء الله بارك الله فيك مستقبل سروشتي منطقيك بو منطقيك جوازي هي رنگ ئەوەی کە لە سلێمانی وەری ئەگری وەکو دەرس وەکو ئینطیلاق لە قسەکردن و ئەوەی کە نەترسی لە کۆمەڵێک شت سڵ نەکەیتەوە مەسەلەن لە هەندێک بابەت ڕەنگە ئەوەی لێرە وەریەگری مەرج نییە 100% لەوێ بتوانانی تەنفیزیکەیت بەڵام ئافرم بۆ کەسێک تەنفیزیکە ئاف مهمە بۆ کەسێک بتوانێت تەنفیزیکە ولا يخاف لومة لائم وانيا موفق إن شاء الله بعد درنتين لبرنامجك باسي قرآن خوندن وصداي زيرينا الحمد لله لسالي چندوا حزد لقرآن خوندن كردوا 2014 بو ادبيجم شبكة رمضان بو ابزانم از قال خالك خوبم بله قرآن تاجي بله از قال خالك خوبم شبكة رمضان بوم بله ما تراويح كده شو موضوع وانا بيجي قدام كخول بجاي قرآن بوم خوينا مجي بجاي قرآن بو خان قلتي خالق خايد دنگت يا خوشه قال لك خوشه دنگت يا خوشه مش صوتم زور خوش نبو هر بيسي تشجيع بكاتني بله جلاو كاتبه تشجيعي بوم كردو برنامجي جارجام اكردو جارجا بانگ مدد لاديا كمانو عشان صوت ما خوش نبو عشان غلطي ما هو زور غلطي استش غلطي منها بس چون بلام سرطان لا دست بكرد بو قصي خالم يعني وتي صوت خوشه منيش وت مدام خوشه خو تعالى نعمتك اللي قالم كردوا الحمد لله في نعمت ما تاد قال مكري فيتم بو اشتاقي باش بكاربين اشتاقي كاربين كو بتا صدقه جاريه بالدنيا مجي واخرته مجي بله جمجي دست بكر كم ما مستمع كذا شو مدف ما مست أحمد عبيد بوم باش أو كاتيك بيانو تيوتيان صوت خوشة كتشيد بو بلين أو آياتاني كخوندت سي صورتك بو خوندت هي ببيرم نما نبينا ما لا والله سبحان الله بس أنا والله ما استيقظ حتما لو أنا لك قصاري صور بو مثلا فعلا أنا زي سيام يستنو هيك القرآن لبركردوها والله لا خوندنجي إسلامي تقريبا 6 جزء من لبركر بس لبير من شو 6 جزء أنا والله بمراجعة من كردوا الزور من الإسلامي لشو خوند لدهوك هلا دهوك مدرسة كتنا يتيبو باوري بلى عايدي أوقافة عايدي أوقافه دوايبو عايدي تربية بو عايدي تربية 2 سال كوتاي 6 سال من 2 سال كوتاي بو عايدي تربية بلى موفق إن شاء الله كيد لي هذا لو ما مستاني لكتاب خانة فيري قرآنيان كردي مثلا أو كاتل دراسات الإسلامية ما مستاهك منهبو ما مستاع عبد البصير زور ما مستاهي شاب فيك نوراني بو بلى يعني بإخلاص ودرسك ما شاء الله زور فيك نوراني بو أنا مستاهك زور شاب ما مستاهي نتيجة همو شاب بس أما مستاهي لبو تجديد بو إما هات بلى ما مستاهك زور شاب ما مستوى بهجة ناسي لدهوك أي ما مستوى آزاد ما مستوى آزاد بريفكي ما مستوى آزاد بريفكي بله ما مستوى آزاد بريفكي راست با بينكيد بشان دمزانم أي ناسي أم ناس تقليد عبد الرحمن عوسي كات تقليدي شيكات عبد الرحمن عوسي استعرس نكت بشان دمزان أويان أونيا بلام مهم أويا إذا طبعا لقل ما مستوى سفيان إما هم برنامج ما كردوا ما مستوى سفيان جناسي حتما مامۆستا ئازاد کوڕێکی زۆر سەوت خۆشە لە عینە کاتە تۆزێک هینە
شەرم دەکا وانە زۆر زۆر شەرمن بوو جا تا پێم گوتگوتم مامۆستا تۆ قورئان دەخوێنی مەفروزە زۆر منتەلق بی تی خودێ مامۆستا ناتوانم من لە بەردەم کامیرە هینم تۆزێک شەرم دەکەم سبحان الله ئەوە تا ئەو مامۆستا ئازادە هەرچەک ئەناسی بێناسیوە بەڵێ بەڵێ چۆن هەرچەک ئەناسی موفق بین ئەوە مامۆستا ئازاد بریفکیەوە نییە زۆر بریفکە غەڵەت نەبی تەواو موفق بین ئینشاءالله باشە ئێستا لە دهۆک لە مزگەوت ئەتوانی تۆ قورئان بخوێنی مەسەلەن ئیمامەتی دەکەی پێشوێنژی دەکەی کە دەچیتەوە بۆ دهۆک یان نا جارێ ڕێگە نادەن هاتمێرە دەست پێم کردووە الحەمدولillah تۆ ئێستا بە زۆر دەمبیتەوە سەر ئەو مەسارە من دەمێت بێمە دواوە هەر دەمبیتەوە سەر مەسارە جوابەکە من بە حەقیقی بدەم بەسەراحەت بدەم دانی شتێک پێت بڵێن ینی سبەی لە سبەینە بەڵاو بێت خای سەرێکات کەی نوێژەکەی کێ بەرنوێژەیەکی قسەکردنەوەی لەبەر ئەوواڵێن قسەکە بۆ ڕاستی ئەحسەن موفق ئینشاءالله با تۆزی جۆمان لە قورئانی پیرۆز بێ دواتر دێنەوە قسەکانمان تەواوکەین الحوار معك جميل بارك الله فيك أكثر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون ووفيت كل نفس ما عملت وهو أعلم بما يفعلون وسيق الذين كفروا إلى جهنم زمرا حتى إذا جاءوها فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم لقاء يومكم هذا قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين صدق الله العظيم. تنابت زیاتر لە چی مەقامێک شارەزاییت هەیە مەثەلەن؟ مەقاماتەکانی مقامات المخواني سيدا مقامات الخليجي بوينا بله مقامات كوني عراقي مقامات كوني مصري زوج شرازين تانية
هر هیچ باشا. نخوێندومە عراقی و مصری بەس ئەوێکی خوێندومە خەلیجیەکان خوێندومە حەفتی ڕئیسیە ئەوە خوێندومە و وەکوتر نەخوێندومە هی عراقی و میسری. بەشداریت کردووە لە مسابقات؟ لە دوور مامۆستا بەشداری دوو مسابقەم کردووە، یەک هی قوڕان خوێندنا بوو تیلەوە بوو الحەمدولله ئەستی دووەک من یەکەم بووم. ماشاءڵڵا. مسابقەیەکی تریش هی بانگبێژی بووە لەسەر ئاستی دووک بووە ئەوژی من سێیان بوو لەو مسابقەدا و ئێستاش بەشدارە لە مسابقی تێشوی NRT. بەڵێ لەو مسابقە بەشدارن ئینشاءالله خۆی خێریکە موفق بن ئینشاءالله. لە بواری بانگدان شارەزایت هەیە حتمما. چ جۆرە بانگێکت حەز لێیە؟ حەزەکەی بانگەکە چۆن بێ؟ زۆر جار من بە مەقامی سەبا دەم لە مزگەوتەکان و جار جار ئەی گۆڕ بوو. ڕووبکەرە کامیرە بانگێکمان بۆ دەبزانین چۆنی دی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. ئەم بانگە هی شێخ عەبدولمەجید سرێحیە مؤەذینی مەدینەیە؟ بەڵێ بەڵێ. باشە لەسەر مەقامی سەبایە وایە؟ باشە وەکو قوڕا مەثەلەن ئەگەر پێشنوێژی بکەی حەزت پێ تەقلیدی سەوتی چێ بکەی؟ هی من زۆر جێرە دوو قۆڕ ئەگیرم لە خەلیجیەکان، یەک عومەر عەبدوڵڵایە، دووەمیش ئەحمەد نوفەیسە. تەقلیدی هەردووشیان بۆ کرێ؟ ئەحمەد نوفەیس قورسە کەمێک بەس تەئثیری لەسەر تیلاوەکەی من هەیە کەمێک شتەکان دیار ئەون بەس عومەر عەبدوڵڵا الحەمدولله تقریبا باشە. ماشاءڵڵا. با بڕۆین دابنیشینەوە ئەم جارە فەرموو. مامۆستا بەخێر بێتەوە لەش ساغ بێت. گوتمان ئەم جارە تەقلیدی شێخ عومەر عەبدوڵڵاکەین. ئیزنی خۆی ئینشاءالله. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان. أحسنت بارك الله فيك موفق إن شاء الله.
ئێمە لە کۆتایی بەرنامەکەمان نین چ پامێکت هەیە بۆ سەدای زێڕینەوە بۆ ئەوانەی کە تا ئەم ساتەوەختە بینەرت بوون. از دەستخۆشیت لەت گەمامۆستا و ئەوێ دەرفەتێدا قۆڕێت کوردستانێک و دەرکەون هەگەر حتانێکە دەرفەت بوو نەچێ بتن تۆراگە کۆمەڵاتی دەرکەن و خەڵکێک بنیاستن. از دەستخۆشیت لەت گەم رب العالمین انشاءالله موفقت کردن و هەمی ساڵ انشاءالله قۆڕێت مێت کوردستانە پێش بکەون و ئەم قۆڕێت مە يعني چاوە بژین پێش بخین شێت خەلکی يعني قارئت ما پیش بکەون شینا هەندێک بچین قارئت خەلکێکی بخۆبین ئەنجی ساوتێ دوال سەر ڕادیۆت مەبن ئەنج تەلەڤیزیۆنێت مەبن ئەوە دەرگەهێکە بۆ هەر قارئێکی دەست پێ کرد بتن دەرگەهێکی گەلێکی مەزنە بۆ هەمی قارئات توڤەتکی مامۆستاییان وسپاسی دەکەم کە دەرفەتە دامن اسمي فاكر من الفيري سپاسی استفهامي كم بارك الله فيكم مامۆستاییان موفق بن إن شاء الله. خدش همي راضي بك إن شاء الله وأبي كان علي أبي دعوة بيروز كذا أخوي تعالى موفقة إن شاء الله ومهنية إن شاء الله. دەستخۆش سپاس بۆ جەنابیشت بۆ ئامادەبوونت مامۆستای عزیز موفق بن إن شاء الله جزاك الله خيرا. بینەرانی بەڕێز و خۆشەویست داواکاریەکمان هەیە لە ئێوە تەنها ئەوەندەیە کە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن و ئەم ڕۆژانە ڕۆژانێکی زۆر پیرۆز و مبارەکن. ئێمە لە بەرەو کۆتاییەکانی کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەڕۆین. داواکارم لە خوای تەعالا عیبادەت و پەرستشی هەموو لایەکمان قبول فەرمێت ئین شاء الله و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە و مانگی پیرۆزی ڕەمەزان ببێت بە قەڵغانێک بوومان لە ڕۆژی قیامەت و بتوانین تا ئەوەندەی عیبادەتمان تیا ئەنجام دابێ لە بەرامبەر خوای پەروەردگار ئەوەندەی دیفاعی پێ بکەین لە خۆمان و بڵین خوایە گیان لیوەجهیکە الکەریم خاڵیسەن مخلیسەن ئێمە ئەم عیبادەتەمان ئەنجام داوە و نەمانکەی بە ئەو کەسانەی کە تەنها لە مانگێکدا خوا ئەپەرستن بەڵکو لە دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە ئیستیقامەمان پێ ببەخشیت و لەسەر ئەم نەهج و پەروەردە جوانە ئین شاء الله بەردەوام بین. پشتیوان بەخوای گەورە لە خزمەتانە ئەبین لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تا ئەڵقەیەکی تریان بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.